سڵاوتان لێبێت. هەر کات باز لە گەنجەڵی دەکرێت ڕاستەوخۆ بەرپرسانی هەرێم و ئەم عێراقی لای خۆمانمان بیردێتەوە. تا ئێستا بیرتان لەوە کردووەتەوە بێجگە لە وڵاتی ئێمە لە وڵاتانی تر و بە قەبارەی ملیاران دۆلار گەندەڵی هەیە؟ ئەی ئەزانن بەشێک لا سەرکردە و حیزبە بەناوبانگەکانی دنیا لە گەندەڵی قەبارە گەورەدا تێوەگلاون؟ کەواتە بە باسی ئاشکرابوونی بەڵگەنامەیەکی زۆرتان بۆ بکەم کە گەندەڵیەکی ئەجگار بەرفراوان و گەورەی تێدا ئاشکرا کراوە و بە پاندۆرا ناسراوە. بابەتەکە بە زووی بووە مانشێتی میدیا جیهانیەکان و دەنگدانەوەیکی گەورەی دروست کرد. پاندۆرا دەسەواژەیەکە بۆ ئابڕوچوونێکی گەورەی نهێنی ئاشکراکرا و لەبارەی ژمارەیەک لە دەسەڵاتداران و گەورە بازرگانەکانی جیهان کە لە راپۆرتێکدا و بەپێی نزیکەی 12 ملیۆن بەڵگەنامەی ورد و نهێنی لەسەر 300 کەسایەتی سیاسی و لە 90 دەوڵەتی جیهان کراوە. یەکێتی ڕۆژنامەنووسانی بنکۆڵکاری نێودەوڵەتی کە بارەگاکەی لە واشنگتنی پایتەختی ئەمریکایە لە ڕێگەی 600 ڕۆژنامەنووس لە 170 دەوڵەت و لە ڕێگەی 14 سەرچاوە لە ماوەی چەند مانگێکدا ئەو ژمارە زۆرەی بەڵگەنامەیان دەستکەوتووە و لەم هەفتەیەشدا چاپی دەکەن و بڵاویشی دەکەنەوە. ئەوەش ون کراوەتەوە لە ناو ئەو دەستگایانەی بەشداری ئامادەکردنی راپۆرتەکان و بنکۆڵکاریەکانیان کردووە. BBC پانۆراما و ڕۆژنامەی گاردیان لە بەریتانیاوە بەشداریان کردووە. بەپێی راپۆرتەکە 300 کەسایەتی سیاسی لە 90 دەوڵەتەوە تێوەگلاون لە وەبەرهێنان و بازرگانی کردنی نایاسایی و گەنجەڵی لە ڕێگەی کۆمپانیەکانی دەرەوەی وڵاتی خۆیان و سامانەکانیشیان شاردووەتەوە. بە گوێرەی زانیاریەکانی ناو راپۆرتەکە زیاتر لە 6 ملیۆن نووسرا و 3 ملیۆن وێنە، 1 ملیۆن زیاتر لە نامەی ئەلکترۆنی و 9 ملیۆن خشتەی زانیاری وەک بەڵگەنامەی گەندەڵی لەسەر هەموو دۆسیەکان بەردەست کەوتوون. بەپێی بەشێک لە بەڵگەنامەکان پارتی پارێزگارانی بەریتانیا یەکێکن لە گەندەڵترین پارتەکانی ئەوروپا کە زۆرترین ڕێژەی گەندەڵیان کردووە. شای ئوردن 7 ملیۆن جونەی ئیستەرلینی لە کڕینی مڵک لە دەرەوەی وڵاتەکەی خەرج کردووە، بە تایبەت لە بەریتانیا و ئەمریکا لە ڕێگەی کۆمپانیای مڵکەکانی سەرا. خێزانی دەسەڵاتداری ئازربایجانیش ناویان لە لیستەکەدایە و دەرکەوتووە 400 ملیۆن جونەی ئیستەرلینیان لە بەریتانیا بۆ کڕینی مڵک خەرج کردووە. هەروەها سەرۆکوەزیرانی چیک کۆمپانیایەکی وەبەرهێنانی بەکارهێناوە بۆ کڕینی 2 ڤێلا لە فەڕەنسا بەرامبەر بە 12 ملیۆن جونەی ئیستەرلینی. بنکۆڵکاریەکان گەیشتونەتە کینیا و دەریان خستووە. خێزانی سەرۆکی ئەو وڵاتە زنجیرەیە کۆمپانیای دەرەکی بۆ ماوەیەکی زۆر هەبووە. ئەوەش لە کاتێکدا ساڵی 2003 دزەکردنی ئەژمارە دەرەکیەکان بڵاو کرایەوە کە 2 ملیۆن و نیو بەڵگەنامەی لەخۆ گرتبوو. ساڵی 2016 و دواتریش لە 2017دا چەندین بەڵگەنامەی تر بڵاو کرانەوە. ئەم ساڵیش بەڵگەنامەکانی پاندۆرا بڵاو بووەتەوە کە 11 ملیۆن و 900 بەڵگەنامەی لەخۆ گرتووە. لە بەرامبەر هەموو ئەم بەڵگانەدا سەرکردەکانی وڵاتان ئەم زانیاریانە ڕەت دەکەنەوە و دەڵێن بە هەڵە ناویان لە بەڵگەنامەکاندا هاتووە. بۆ نمونە ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا و شا عەبدوڵای ئوردن لەناو ئەو 35 سەرکردەیەدان کە لە بەڵگەنامەکاندا ناویان هاتووە و هەردووکیان جەختیان کردووەتەوە، هیچ هەڵەیەکیان نەکردووە. ڕێک وەک سەرکردەکانی لای خۆمان ڕۆژانە هەزاران بەڵگەی گەندەڵیان لەسەر خۆیان و کەسە نزیکەکانیان بڵاو دەبێتەوە کەچی مێشێک میوانیان نییە. تۆ بڵێ کەی بێت پاندۆرا بگاتە هەرێمی کوردستان و عێراق و کەی ناو بەڵگەی گەندەڵیەکانی بەرپرسانی ئێرەش بچێتە سەر ڕووپەڕی ڕاگەیاندنەکانی جیهان و چارەنووسی ئەو ملیاران دۆلارەی کە براوەتە دەرەوە و مڵک و ماڵ و شوێنی تایبەتی پێکردراوە چی لێبێت؟